بەڕێز دکتۆر ئالان محەممەد سەعید وەزیری پەروەردە، بەڕێز دکتۆر سەیوان عەلیڕەضا بریکاری وەزیر، بەڕێز مامۆستا لوقمان سەعید بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، بەڕێز مامۆستا فەهمی سنەوە بەڕێوەبەری پەروەردەی دەوروبەری هەولێر، بەڕێوەبەرە گشتیەکان، ڕاوێژکارانی خۆشەویست، سەرپەرشتیارانی ئازیز، بەڕێوەبەری باخچەکان، مامۆستایان و منداڵە خۆشەویستەکان، بەیانی ڕۆژێکی نوێتان باش. بەڕێوەبەراتی پەروەردەی دەوروبەری هەولێر، هۆبەی چالاکی قوتابخانەکان ئەمڕۆ فیستیڤاڵی ساڵانەی باخچەکانی منداڵان ئەنجام دەدات کە بۆ یەکەم جارە و بە شێوازێکی تایبەت بەرهەمەکان هەمووی تۆمار کراون لە کەناڵی پلەستانکی مناڵان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بەخش دەکرێت. زۆر سپاس بۆ بەڕێوەبەر و مامۆستایان و منداڵانی باخچەی منداڵانی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمەر. ئامادەبوانی خۆشەویست، ئامادەبوانی فیستیڤاڵی باخچەی منداڵان، ئێستاش پێشوازی لە ڕێزدار دکتۆر ئالان محەممەد سەعید وەزیری پەروەردە دەکەین. باینتان باش، بەهیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموولایەک. پێمان خۆش بوو لەگەڵەوە هاوڕێیانە لە وەزارەت کاک دکتۆر سەیوان بریکاری وەزارەت و هەروەها مامۆستا بورهان هەرگوشی ڕاوێژکاری پێشکەوتوو وەزارەت بێن هاوبەشی تام بکەین لەو چالاکیی کە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بەڕێوەبەراتی پەروەردەی دەوروبەری هەولێر بۆ چەندین باخچەی حکومی و ناحکومی ئەنجامی داوە. سازانی ئەو جۆرە چالاکیانە بە تایبەتیش کە ئەمساڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر تیا زۆر ئەکتیڤ بووە لە چەندین جێگەی دیکەش گرنگی داوە بە چالاکی باخچەکانی منداڵان
کارێکی گرنگە کارێکی پەروەردەییە و وا دەکات کە باخچەکان و هەروەها پاشتریش ناوەندەکانی خوێندن ناوەندێکی چێژبەخش بن بۆ منداڵان و هەروەها بۆ قوتابیان و کاریگەری لەسەر نەشونمای فکری و جەستەییشیان دروست بێ بۆیە دەستخۆشیان لێ یەکەین هیوادارین بەرنامەکانی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر لەو بوارەیەوە لە ساڵانی ئایندەش زیاتر پەرەبسەنێ هەرچەندە ئێستا بە شێوەیەکی بەرچاو ئەو چالاکیانە ئەنجامەدەن جێگەی دەستخۆشیە لە ناو سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکان کە ئەم جۆرە چالاکیانە هەبێ وەکو وەزارەت پاڵپشتیەکەین ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی کە پاڵپشتیە منداڵانە بکەین و هەروەها پاڵپشتی ستافی کارژێڕەکانیان بکەین سپاس بۆ پێلستان تیڤ و دامەزراوەی میدیایی پێلستان کە کاری گرنگ و هاوبەشی لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەنجام داوە بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ مولایەک و زۆر سوپاس. ئامادەبوانی خۆشەویست پێویستە سوپاسی کەناڵی تەلەڤیزیۆنی پێلستانکی منداڵان بکەین کە ماوەی مانگێک زیاترە هاوکار و هەماهەنگن لەگەڵ ئێمە بۆ تۆمارکردنی هەژدە بەرهەمی باخچەی منداڵانی کوردستان سەر بە بەڕێوەبەراتی پەروەردەی دەوروبەری هەولێر جێگەی خۆشحاڵیە و سوپاسی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر دەکەین کە ئەوانیش هاوکارمان بوون لە پێدانی ئەم هۆڵە و سازدانی ئەم فیستیڤاڵە. گوێمان لە گۆرانیەکی تر دەبێت لەلایەن منداڵانی کەناڵی پەلستانک بە ناوی مناڵی کوردستان دواتر دەست بە فیستیڤاڵەکەمان دەکەین ئەو بەرهەمانی کە تۆمار کراوە لە ڕێگەی ئەم لیدەوە پێشکەشی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکرێت.
سەبارەت بەم فیستیڤاڵەیە کە بەڕێوەبەراتی پەروەردەی دەوروبەر هۆبەی چاڵاکی قوتابخانەکان کە لەسەر کۆی گشتی سنووری خۆیان لە 17 باخچەی منداڵان فیستیڤاڵێکی قەشەنگیان ئەنجامدا کە ئەم فیستیڤاڵە جیاواز بوو لە فیستیڤاڵەکانی دی. لەم فیستیڤاڵەدا بە هاوکاری کەناڵی پەلیستانگ وا دیارە کە ماوەیە کە خەریک بوون کە توانیان چەندین بەرهەمی جۆراوجۆر تۆمار بکەن لە باخچەی منداڵان کە منداڵە چاوگەشەکان بە ڕوحێکی زۆر جوانەوە بەشداریان لە گۆرانیەکان کردو کە چاڵاکی جوانیان نوان و دەستخۆشیان لێ دەکەم هەر سەرکەوتوو بوو. ئێمە لە 17 باخچەین بەشدار بووین لە پەروەردەیی دەوروبەر فستیڤاڵی ساڵانەی چالاکی منداڵانە. ئێمەش بەخچەکەمان بە چالاکیەک بەشدار بووین. بێگومان ئەم چالاکیانە ساڵانە ئەکرێ بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان و چالاکیەکان لە نێوان بەخچەکان. مامۆستا پەیمان وەزارەتی پەروەردە تا چەند پاڵپشتی قوتابخانە دەکات کەوا فستیڤاڵێکی لەو شێوەیان ئەنجام. بێگومان وەزارەتی پەروەردە پاڵپشتێکی باش بۆ ئێمە بۆ هەموو بەخچەکانی پەروەردەی گشتی هەولێر کە ساڵانە ئەم چالاکیانە ئەنجام بدەن کە سوودی تایبەتی هەیە.